من خلال التحقيقات التي أجرتها النيابة العامة حتى تاريخه مع الموقوفين. بریکاری داواکاری گشتی سعودیا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامی لێکۆڵینەوەکانی دۆسیە کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی لە کونسوڵخانەی وڵاتەکەی لە شاری ئەستەنبۆڵی تورکیا ئاشکرا کرد و ڕایگەیاند ئەو تیمە 15 کەسەی چوونەتە ئەستەنبۆڵ هەوڵی گێڕانەوەی خاشقچیان دابوو بۆ سعودیا، بەڵام هەوڵەکە بە کوشتنی خاشقچی و پارچە پارچەکردنی تەرمەکەی کۆتایی هات. شەلعان بریکاری داواکاری گشتی سعودیا سەبارەت بە ڕووداوی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووس دەڵێت پێکدادان و دەنگەدەنگ لە نێوان خاشقچی و تیمە سعودیەکەدا ڕوویداوە و دواتر قوربانیەکە بەستراوەتەوە و مادەیەکی زۆری هۆشبەری بەدەرزی لێ دراوە و بەهۆیەوە مردووە. ئەو بەرپرسەی دەستگای داواکاری گشتی سعودیاوەشی ئاشکرا کرد کە کەسی یەکەم و فەرمانداری دۆسیەی کوشتنی ڕۆژنامەنووسەکە ئەحمەد عەسیری جێگیری پێشووی سەرۆکی دەستگای هەواڵگریە کە لە 19 مانگی ڕابردووەوە بە فەرمانێکی شاهانە لە کارەکەی دوور خراوەتەوە و وتیشی لە کۆی 21 دەست بە سەرکراوی دۆسیەکە 11یان تۆمەتیان ئاراستە کراوە. هەریەکە لە بریکاری دەستگای داواکاری گشتی وەزیری دەرەوەی سعودیا ڕەتیان کردەوە محەممەد سەلمان شازادەی جێنشین هیچ ڕۆڵێکی لە دۆسیەکەدا هەبێت. بە پێی گێڕانەوە نوێیەکەی ڕاستیمە 15 کەسێکە لە ڕۆژی 29 ئەیلولەوە فەرمانی هەوڵی گێڕانەوەی خاشقچیان بۆ سعودیا پێدراوە و تیمەکەش بۆ 3 بەشی دانوستانکار هەواڵگری لۆجستی دابەش بوون و ئەو کەسەشی فەرمانی کوشتنەکەی دەرکردووە سەرۆکی بەشی دانوستانکار بووە کە دوای ئەوەی نەیتوانیوە بە دانوستان خاشقچی ناچار بەگەڕانەوە بۆ سعودیا بکات بڕیاری داوە بیکوژێت و لە ڕێگەی 5 کەسەوە بەو کارە هەستا و پارچە پارچەی کردووە بۆ دەرەوەی کونسوڵخانەی گواسۆتەوە. لە درێژەی زانیاریە نوێیەکانی سعودیادا بریکاری داواکاری گشتی وتی یەکێک لە تیمە 15 کەسێکە کامیراکانی کونسوڵخانەی ئەستەنبۆڵی لە کار خستووە و 2 کەسی دیکەشیان پۆشاکی خاشقچیان پۆشیوە و دواتر جارێکی دیکە گۆڕیویانەتەوە و لەگەڵ سەعات و چاویلکەی خستویانەتە حاویەیەکی خۆڵەوە. دوای پاکتاوکردن و لە ناوبردنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووس سەرۆکی تیمەکە لەگەڵ بەشی دانوستانکار لە تیمە 15 کەسێکە ڕێکەوتون راپۆرتێکی دروستکرا بۆ ئەحمەد عەسیری جێگیری سەرۆکی دەستگای هەواڵگری سعودیا بنووسن و تیایدا ئاماژە بۆەوە بکەن کە دوای ئەوەی شکستیان هێناوە لە ڕازیکردنی خاشقچی بەگەڕانەوە بۆ سعودیا ئەو کونسوڵخانەکەی بەجێهێشتووە. هەر ئەمەش بوو وای کە ڕیاز لە 2 مانگی ڕابردووەوە تا ماوەیەکی زۆریش نکوڵی لە ڕووداوی کوشتنەکە بکات و جەختی دەکردەوە کە خاشقچی بە سەلامەتی کونسوڵخانەکەی جێهێشتووە. ئەوەی ئێستا ئاڵۆزی زیاتری بۆ سعودیا دروستکردووە ئەوەیە تورکیا جەخت لە لێکۆڵینەوەیکی نێودەوڵەتی لە دۆسیەکە دەکاتەوە. جگە لەوەش ئەو پرسیارە لە لای چاودێران بە تایبەت لای تورکەکان سەر هەڵدەدات ئەگەر تیمە 15 کەسێکە لە سعودیەوە بۆ دانوستان لەگەڵ خاشقچی هاتوون بۆچی چەقۆ و مشاریان لەگەڵ خۆیان هێناوە. Veliaht Prens Muhammed Bin Selman'ın en yakın adamlarından olan istihbarat tümgenerali Maher Abdülaziz Mutreb'in başında olduğu infaz timinin kullandığı bu cihaz ve aletler diplomatik dokunulmazlık kisvesi